بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتتان باش هیوادارم لە هەر شوهان ساخ و سڵامەت بن لە خدمەتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەردۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتیز بەشی کوردی لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیزمان لەگەڵ قسە باسەکەین سەبارەت بە فەزای عمومی کوردستان و ئیتفاقاتێکە لە هەفتە و ڕۆژی ڕابردووە لە کوردستان گرنگترین خاڵەکانی چ بوون سەبارەت بەم مەسەلانە لە کوردستان قسە باسەکەین. هاوڕێ ئیسماعیل پێشەوەی پرسیارەکانمان ڕاستە بکەمە گەدەنجی من تەیە زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ. سپاس بۆ هاوڕێ ئەمکەڵمەختانی یەختیان ناکاراگە فەرمو لە خزمەتان. زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل هەروەکو بۆ خۆدا ئاگاداری فەزای عمومی مەنتەقەکە و شەڕی بینی جمهوری ئیسلامی و ئیسرائیل و گروای نیابەتی و جەریانایی ئیسلامی و دواکەوتوو مەنتەقەکەی بەعام بە لەحاظی فکری و ئاڕۆز کردووە و نەفەسی لە دڵی ملیۆنها ئینسانە حەبس کردووە. حەزەکەم لەم فەزا عمومیە ئەگەر چون بەرنامەکەمان کوردی و زۆرتر فوکوسە لەسەر کوردستان اتفاقاتی یەک هەفتە و ڕۆژی ڕابردوویە ئەوەڵمانگی پاییز کولەن فەزای عمومی لە کوردستان چۆن بووە و گرنگترین خاڵەکان چین ئەگەر لە نەزەر تۆ ئیشاریان پێ بکەی و ئاماژەیان پێ بکەی زۆر سپاست دەکەم. بەڵێ من چەند نکتە تاکید کەم لێرە ئازایی چونە جەو فەزایکی عمومی کە لە ئەم بێسا مێهمانە کە لەم هەفتە و دوو ڕۆژەی ئەخیرا کە مەسەن کە لە کوردستانی چاپاکمە ئەوەختە کول ئەو جەو فەزاسە کە لە سەرتاسیەیان ناوەست مەسەن کە جمهوری ئیسلامی کە چۆن دەستی لێشاو بردن لەماوەیان 45 ساڵ لە حاکمیت بێسان ئینگلیز زەدەنسانیە ئەوەستە دفاع نابەرابەری و ئەمانە دوای دەنگ هەر جۆرە احتجاجێک ناڕزایەتی عەلەی موجودیەتی کە بێسا بۆ کوشتن بە بەڕین بە زیندانیکردن بە ئەحزاکردن دامان پێدان بە بێسا فەقر و فەلاکت و فشارکی ڕۆحی ڕەوانی کە بەسەر جامعە کەینی فرگا ئەم جۆفرەی لە کوردستانە هەر بەو شێوە بەردەوامە کە مەسەڵەن کە هەر لە مدەتا کە مەسەن تەماشاکە هێن لە مێهمانە لە سەرتاسیەرانە لە شیراز و بیگرە تا مەشە تا کەرەش تا قەزوێن تا بێسا گەوهەردەشت و ئەم جۆرەشتانە تا زیندان گورمێ لە ئۆرۆمیا کە بێسا زیندانیگەری کە بێسا کە بە شێوای متفاوت معتەرض بوون بە موجودیت جمهوری ئیسلامی تحت عنوان ئەناوی متفاوت بەسەر ئەعدامیانی کردگەمانە منتها لەسەر مەجموعە مەسائل فرەس کە لە جامعەی کوردستان گە بێ باسی لێکەینەوەمانە کە مەسەڵەن بینی گرتن زیندانیکردن لە بووکانە کە چەندین نەفەریگە لە مەسەن باناسی نەفەریگە مەسەن بێ سەروشێن بردیگە لە شوێنێک وەکو شاسنا فعالی کارگەری اجتماعی و جۆرەشتانە و کەسانێکی کشتی باسی لێکەکە یانگری زیندانیان نەکات فعالی کارگەری بێسا سیاسی اجتماعی لە موجودیت جمهوری ئیسلامی بە شێوەیە متفاوت فعال خۆیان فعالیتیان کردگە لە سنا مەسەن لەم هەفتە و ڕۆژەی ئەخیرا کە مەسەن تەماشاکەی بینید بانکردن مەسەن فعالی کارگەری کە بێسا مشخصەی شناخته شدن کە بێسا دفاع لە حقوق اجتماعی ئینسانی بێسا کارگەر دفاع لە ئازادی بەرابەری دفاع لە بێسا وەزیرە معیشەتی لە ئەزنیکی باشتر کەینیان کە بێستا احتیاجیان نەکات ئەوە چەند ساعت دایێنێ دوای ئازادیان نەکات دوای مەسەڵ ڕۆژێ دوو ڕۆژ دوایەوەشی دوبارە بێتەوە کە مەسەن بۆ نمونەی تیپی تەماشاکەی مەسەن بینین ڕەزا و ئالمینە شەریفا کە باوکو فەزە لە فعالینی کە بێستا شناخته شدەی کارگەری اجتماعی لەو جامعە کە بردیە ئەحزانی کە چەند ڕۆژ بە دوبارە ئازادی کە پرسە پێرەکە دوبارە بردیان یەسەوە دوای 45 ساعت وینیانی کە دوبارە ئازادیان کە دوێشە من خەبەرم لە شاسنەوە کە مەسەن مەجموعەیەکیان دوبارە کە پێرەکە ئەحزا کردگە ئازادیان کە دوای وتیانە شت سوبح بینەوە دوبارە چوونەسەوە کە بێستا هەر بەم فشارگەدا مەسەن نمونەیەکی کە مەسەن باسی دەکەین مەسەن احتجاجات بوو عەلەیە موجود مەسەن لە شار مەریوانە کە یەکی لەو مەسائل بوو مەسەن بەشی لە کارگەرانە شارداری لە بەخاتر مەسەلەی بێسا دەریافت نەکردن مەسەلەی حقوق و دەستمزد و ئەم جۆرەشتانەیان بەشی لە خانەوادەکانیان کە چووکن ئەو دەستیاندا بە احتجاجەوە ويحتاجوا للساطمان شادري وخوازيري بس حقوق اجتماعي مثلا خانوات كان كاريان كبوليان في المدعكة أما حركتي كيف جدي وأساسية كبيرسلا أجر أم حركتها كما سن بتوانين أشيني كما سن كاريجران كتير ميان خانوات كان كبشين وجامعة
بەتایبەت کە مەسن دێنە و جامعش کە بچێ پاڵپشتیان بێ ئەم حرەکەتە بێسا کەینگاتۆنە ئەمە ئەو مەسلە جدیەسە کە بێسا وەکو نمونەیەکی تیپیک کە ساڵهای ساڵە باس دەسەوە کە مەسن خانەوەدای کارگەری کە بشن دفاعکەن لەو هۆ اجتماعی ئینسانیان کە وجود هێز ئەوەتە کارفرۆن بەناکەسێک کاری کە بێسا محیط تولید یا محیط بێسا خەدەماتی کاریتیاکەن ئین کردوانە ئەمانە مهمترین بێستا ئەخباری کردە جامعە و جومنتە حکوومەت ئیسلامی ایران کە بۆ دەچی لابم ئەوزا ئەحواڵ شتەکە باسی دێکرد لەم شایەت وەزا ئەحواڵە تەسیری بۆچە بڵانە ئەگەر مەسەن احتیاجا بازنش دەکەن فەرهەنگیان ئەم بە تۆ بەدا موجودی دەکرد ماشە بگرێت تا مەسەن کوردستان سنە شوێنەکان تر ئەمانە بە تۆ ڕۆژمەڵە وجودی است لە تارانوشتا کە هیچ چێکە بەستا ئەمە وەکو یینێکی هەم بەستە بەڵام ئەو ئیشارە کرد پێکرد کە وتۆ کە بەداخەرە شەڕێکی کۆنەپەرستانە شەڕێک دەبێت بەسا تۆریستایی کە مەسەن حاکم لە مەسەن لە تۆریستای ئیسلامی وە کە بەسەرداری جمهوری ئیسلامی و بێسڵا جریانە مەسەبی فاشیستی حاکم لە ئیسرائیلە کە وجود یەسەم جۆشتانە ئەو جۆ فەزایەکی جەنگی جۆ فەزای کە بێسا ئەکوژم ئەبڕم کە بێسا موشک پەردکردن ئیعدامکردن بێستا کە قەتڵعامی کە بەس تواشا کە حدوی ساڵێک دوانتە ڕۆژەکە دەوڵەت ئیسرائیل لە شوێنی غەزا لە غەزا خسیسەکە کە مەسئولی 40,000 نەفەر مەسەن بەدوێ بێگوناکەلینا کوژیا وێرانی کردەوەینا مەسەن تواشاکە کە مەسەمەین بێت کە توریسای ئیسلامی کە ئەمان مەسەن دەستکەن بە موشک بارانی کرد کە ئەمانە سەردەمدارەکەی جمهوری ئیسلامیە ئەم جەو فەزای جەنگە کە لە منتەقا وجودی سوم جۆرەشتانە ئەم گرتن و بڕینە کەسێکە مەسەن بەسکەن دوی ساڵەوە بەری احتیاجی کردکە وێسانە سەر وجودی جمهوری ئیسلامی یا دفاع لە مەسەلێکی مشخص جۆرەشتانە ئیم ڕۆژەی وازیندانیەکات کە بشاتێری کۆڵبەرێک کە مەسەن بەخاتەوە کە مەسەن بتوانێت تەمین زندگی بێت کە جامعەیە کە نەکارەست نبیمێکی بیرکاری هێز هیچ وجودی نییە و حاکمیت حکوومەتی کە لەو جامعە وجودی سوم جۆرەشتانە فقط خۆی بە مەسئول گرتن و بڕین و کوشتن و بەسەریدان بە جامعە است ئەیانگرێک کە مەسەد وەژاکی لەو بەزگا کە کۆڵبەریەکەن کە بێسا خوێن بەهای گیانیانە ئەوواتە کە هینێکی بۆ سەرماجاران ئەو کۆڵشت لە کوردستان عێراقەوە کە مەسەیرانی کردن کوشتی گیانیان زەخمیانەکە کە مەسەن بۆ نمونەیەکیان کە مەسەن کە فەلەج بوو بنەوەی فەلەج بوو کە مەسەندا تقریبا لەم هەفتەی گذشتا لەو منتەقەی بانەوشتا کە مەسەن متەسبانیگانی باحکردە ئەمە ئەو ئەوزا حەسە لە دڵ ئەم شرایەت وەزا وڵای جمهوری ئیسلامی ترسی دەسەر مەسەلا ئەم جۆ فەزای جەنگیا مەسەلێکە کە بێتە بایەتەوە احتیاج لە جامعە شکل بگرێت عليه موجودیەتی عليه ئەم جۆ فەزای جەنگیا کە هیچ ربطی بە منافعات تودەی مردم ئەو جامعەوە نییە عليه بێستا بێنەمەیان اعتراضکەن لە تداوم بێستا ئەو بێساخی شێنقلابیە کە لە جریانە جاریە کە لە 1400ەوە شایوە دەستی پێکردگا و بە شێوای متفاوە خوێندنیە کاتوم جۆردا بۆیە کە بینین فعالینێکی ئەسلی سیاسی اجتماعی دوایێتە لە بووکانەوە بیگرە تا مەریوان تا سنە تا کامیان تا شوێنەکان تر ئەوەتە ئیحجارینەکە ئێوە بازداشتێنەکان ئەمە ئەگەر تواشاکەین بۆچە گەڕێکی بێستا بەنەوە جەوێک لە ڕۆب و وحشت فەزایکی ڕۆب و وحشت بخاتە دڵ جامعە و بێسا بە جامعە اختیار کات ئەگەر نسبەت بەم وەزیەتە ئەم جەو فەزاکە نشئەتی لەم شەڕی ارتجاعیەسا لەبین توریستای ئیسلامی چه حاکم لە ئێرانەوە چ بێسا لە لوبنانە لە غەزا بیگە تا حوسیەکان تاوە بێسا حاکمیت لە ئیسرائیلە کە بەقڵ باڵودی کەمەدەم معتەرزە مەسەن بۆ نمونە لە دومین حەڵەکەتیا کردی کە ئەم مەسەلەی بێسا حەزن نەسوڵەوە شتێکە کوژیان بنومانە دوای بێتەوە کەمەلمات نەخۆشییان کرد شاییان کردومانە ئەتفاڵی ئەنتڵایەکی ڕسمیاندا ئیعلامیان کرد هەر کەسێک کە لاین سپایەت پاسانەوە هەر کەسی نسبەت بەم وەزیدە شایی کات ئاعتراض کە خۆشی کاتوم جۆشتانە دواتەوەوان مفسد في الأرض ملحد ئەمانە کە بەقڵ یاوتی یانیا بدونە چون و چرا ئەی کوژین و ئەم گرتن و بڕینە کە باسم لێ کرد نشئەتی لەم جە و فەزاتەکەیان تحملی کرد بە جامە تا بتوانن کە بێستا بەر بە هاتنەمەیان پەرەسەندن و إبداع وجود اجتماعي هجر نارضایەتی کە بگرن کە بەم شەڕی ارتجاعی کوردمە هیچ ڕفتێکی بە منافع مردمەوە نییە کە بێستا شەڕێکە لەبین تۆریستایەک حاکم لە ئیسرائیل لە ئێرانە فەرموو نیکەت بەس کە هەوڵی ئەبوو دەنگن نییە ببوورە سپاس بۆ تۆزەحەکانت هەوڵ ئیسماعیل پێش شەڕی ئێران و عێراق یا دەست پێکردی شەڕی ئێران و عێراق
لەبیرمانە و زۆربەی خەڵکی ئێرانی لەبیریانە خمینی وتی ئەم شەڕە نەعمەتە. ئێستاش ئەم فەزا جەنگیە کە بەشێکی ئەسڵێکی خودی جمهوری ئیسلامیە ئەم فەزای جەنگی و شەڕی ئۆمانەی دروست کردووە لەبەرەوەی کە خەڵکی ئێران بە مبارزات و ئێترازاتی بەرهەقی خۆیان 80-90% خەڵکی و کۆمەلگا کە مەسلحەتیان قازانجیان لەگەڵ جمهوری ئیسلامی نیە لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و ئەمە وەحشەتێکی گەورەی خسووتە دڵی جمهوری ئیسلامی کە بچێ بەرەو ئەم فەزای جەنگیە. پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەم فەزای جەنگیە چەندێ دەتوانێت بە نەفعی جمهوری ئیسلامی بێ و چەندێ دەتوانێت لەم فەزای شەڕ و فەزا جەنگیە بتوانێت تەعەڕوض بەسەر مبارزاتی ئەو کۆمەلگای ئێران و مشخصەن کۆمەلگای کوردستان چەند دەتوانێت تاتی تاسیر قەراری بدا و خەڵک باتەوەجێ بە تەجروبەی تاڵی 8 ساڵ شەڕی ئێران و عێراق چەندێکە بێت دژی ئەم فەزای شەڕ و شەرخوازیە بن و تحتی تاسیری ئەم فەزای شەڕە قەرار نەگرن بەڵکی ئێترازات و مبارزاتی خۆیان وەسیعتر و پانوبەرینتر لە ئەبعادی ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی بەڕێوە بەرن. یک مسئله مشخص که جمهوری اسلامی که واسه توریستای اسلامی که مثلا در سرتاسر منطقه ولا بصا جنوب لبنان و بيجرا تا بصا حشد الشعبي وكشورهای متفاوت بصا على النشين بلا بصا جنوب خليج امانه كان يتاح وسيكان كما مثلا دارو دسيخوي امانه سازمان که بتواني بنوعي كمثلا كباسوا كبتواني تحت انواع دفاع بصا منافع من فلسطين دفاع حل مسألة فلسطين كأخو امانه اصلتي مسألة حل المسألة الفلسطينية. مجموعة مسائل كمثلا بناء أجرسوا إلى خمدولة بدو خواهي كيشاء ديكتار بتواني كمثلا لداخل إيران وبتوا لشرائط وضع وضع كذا سياسي اقتصادي اجتماعي فرهنگي وقتا بطور كلي ولا بومبستا بناء اقتصادي كمثلا جمهورية إسلامية بس هذا حال في الباشية جري بناء اقتصادي جامعة إيران وجامعة إيران هيج رجع بومبستكين هذا رجع دربازبوني كينيا غير سندبوني نبي دبين شوني إيش ناتوين درباز كي بيتون جوشنا وخد الجمهورية الإسلامية كالدواء مسألة بيصا اعتزال الاجتماعي نود وشش من نود وهشتوا وبتهاي بتهزار شو أصل يكوا والشاري ودوا دواء بتو الجامعة فلما بالجمهورية الإسلامية كهذا ميان كشن مسألة مش خذ ثيابه أولاً كبيصا أقل مش نيجي وعقيدة بالجمهورية الإسلامية أما يعني بس كبيصا جامعة كبخوي احتمالي بيأكل كم ممكن أكريديت دواء الجمهورية الإسلامية سنقول بيت أما تسكي واقعية وتسليمي شيء تسليمي كجمهورية الإسلامية سنقول لك أما أنا كل سنة هاي الجمهورية الإسلامية نسبة للمسألة واقفا وما أول مسألة جديدة سياسية كبطل معلومتي كوكو خلق بس جان جمهورية إسلامية جان جمهورية إسلامية وحتى ترى هاي متفاوتنا وخيش يعني وقول يا بشاد تدريسي كذا لا نتيجة كبوس بايس مش لا توزع حوالي الجمهورية الإسلامية حفظ بقايا قوي بهر قيمته بهر جوريبه كبتواني وقول معلومتي بقايا حفظ كات أما بوس بايس هو كمثلا أهم اعتراضات نوخوية كوجودية زي عمومية كمادية ملموسة محسوسة غير قابل حصرها كأقل شيء لها بجمهورية الإسلامية مثلا بون مولد مثلا مسألة حجاب كنت وشاكز كأو خاكزة كجمهورية الإسلامية بشتوي بساقا وقتا تاني ما فتك الياقا هذا حاله وكا بسببته كل فتك الياقا كجوا جمهورية الإسلامية أنا أما مسألة جاء أم جو فزاي جنيا كأو قريكيا دواء بتوا أما جو فزايكا بتبع شريكي ارتجاعية الشرب يصا هيج ربي بمعنى أكثر لما دم الجامعية إيرانية والجمهورية الإسلامية تلاشكت وقوية كمان بحثوا مسألة إطلاعية ما كنت إطلاعية أنا كباسي كدوا كشتنا حسن نصر الله معنا كباسي كهكسي شايكة وشيكات لسنا قضية بتبعي سوا كمصين يا احتراس كات يا أصلا إنسان نار زايتي كات أم شرطة بس شغل ما ولا كده تو جامعة زندگی أمریکایی تو مانا أو إطلاعية دا كبيصلا هيش كسي قينيا وأجر هل كسي كا ده هالزمينة كا عليه أو سياسة عليه أو جهة عليه أو وزير كوان قد كانت تحمل كلمة جامعة بيسير دلوقتي تنبلوان من الحدود مفسد في الأرض ذات جاي كان كمعلومة من الحدود مفسد في يعني كشتن يعني عملت أما تسي كنياز بلا جامعة وقبيتو هلا وقالين مثلا قضية بطور واقعي أنجو فزاي جنيا لقازان مردمنية باشا وكا الجمهورية الإسلامية
جمهورية إسلامي جريان كي ارتجاعية مرتجعين هنا كان بسيجة كات دعاء بيتوا كهنا كاتون جرا كذلك أو جو فزايق لوهم لأن بقول يا ودي كل الجامعة وجودية تحميني كاب جامعة وعدل بسكوت كا وعدل بوكا كبتواني بقول يا ودي كيشينيكا واقعية ديشاس كمثلا أجل بيتو تو حساب كأجل بيتو الشربت أما الشركة مثلا اگر اشتغل بيعتبره كمثلا شاهوشانا كشن نقل اسرائيل ابو يكفين ومعناه كوز معنا بحث اويك ابي بايش مال بيرانيا بس يوا اوك جماعتي كمثلا دانيش كبحث سواء كان كبيصا كبنوع تفاهم متفاوتس تفاهم متفاوتس كبنوع بيان كمثلا اجل بيتو اسرائيل بپشتیوانی آمریکا و بیسا کشورهای اروپایی و جنوبشتانی هرش کرده سیدان و معناها او وقتا اظهار خوشحالی کنه معناها واقعا كشوغن بقول معرفتي زد انسان زد بشرا زد وانا كمسا او مردبه لو جامعك اسايشويني بيتو من جنوبشتانا بوشا ووك اوان لسلطان طلبان وبيغلتا مثلا مجاهدين وانواع وسام تفاهم تعاوت الناس هاي قومي مذهبي كفيها ما اجل بيتو معناها بهذا جوني سامي السنبوني واجل بنانو نواعي كما رؤياك بيصام ممنوع باشا اما اول مسألة جمهورية اسلامي لا اوزع احوالك يا اجد فيش خاكريزك ويصير دفاع بيصال لمام وطن بيغاني هي الشكات يغايبتو امريكا امبرياليزم سيوني سكانات كن او وقتها هنا كاتوانا دان هرجو لنا رزايتي بقول لازم شرعي مناقشة وابويتر لا فيش او خاكريزو ويصير يغايبتو بو بسيج اقب من نتين بيصال جريانات او وقت عليها الجوله دم نارزايتي كلو جامعه بلعبل بوجو فزاكين بيتينا كان جامعتي شان كمثلا لو ضعتك مثلا الخوشيه بوي كمثلا بلي كوت من هذا تيفي مجاهدين وسلطنه طلبان وناس قومي مسبيشتا بس اميد وازيو خانيه بس كبا هو بوم بلان هو بيمان قالوا تو بلان وبلاد كادو شوال مش البلان ميصا جلانات ميصا اسرائيل وام جلشتانا وحتى كو بسيك مثلا بليك نتنياهو كوصاتي ازاد ما نكاتو معنا امانه هو ميجادكات باشا بلان مساله كشكلدن أبغى هلوانية وا جامعة كيشان كمثلا كم تل دقائق ما هو عورس ماي كم تل دقيقة والله شيء جامعة هيش توهمي هنا بس لو وزيتها أمانية تنيا ذيقة وسا تلاش كا بشويك انقلابي لتداوم وخديش انقلابي ذا شو سويكا سازمانيا فتح هدف منتر أو وقتها وسنقولي انقلابي جمهوري إسلامي چون جمهوري إسلامي هذا حالة الزعفة وقت جلاني كي بيصلا مقتدرنية ناتوانيكا بس يجيبوا جامعة أو وقت هيش توهمي كي بهاتن أوان هيش قشت يابو معنوي جمهورية إسلامي تلاشكا لو وزيتها وجامعة خوي هو هذا زاوية شواسوي كانت كسر ميان كتاي سيني كلها ووكو خالك كذا جيان جمهورية إسلامي متشكل سازمان يافته هذا من تلاشكا بس نقول انقلابي جمهورية إسلامي كبتواني أزاري بهي رفاه اجتماعي بيصا لجامعة دابين كات أما مسألة جدية كاشي أتواني توقع جامعة زور سپاس بۆ تۆزاکانە وەک محدودێتی کات ئیجازەمە پێ نادا ئەگەنا باسێکی مهمە تەنها ڕێگای نەجاتی ئەو خەڵکە باتەوە جێ بە تەجروبەی ئینقلابی 57 و شەڕی ئێران و عێراق کە ئەبێ دژی شەڕ بن و دژی هەر نەو دەخالەتگەریە کە چاوەڕوان کەن لە بەیساری ناتانیاهو ئەمریکا و وڵاتانی غەرب نەجاتیان بن هیچ دەسێ لە ئاسمانەوە خەڵکە نەجات نادا تەنیا ڕێگاکەی کە بە دروست خۆیان تەشخیصیان داوە مبارزەکردنی وەسیع دژ بە جمهوری ئیسلامی و خەڵک بە ئیرادە و دەستی و قودرەتی خۆیان جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت بێن نەخوارەوە ئەمە تەنیا ئەتوانێت پیرۆزیان بێت گشتیان ئەوانە مەدافع مانەوەی حکوومەت ئیسلامیان کە تاییدە چ وایان کردووەمانە خەڵکە بێ لەسەر خۆی تاکید کات مەمنون بۆیەوەش زۆر سپاس بۆ تەوزاکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکان بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزۆکەم شاد و سەرکەوتوو بن